گێلێتیە ئەگەر ئینسان خەڵکانێکی خۆش بوێ منعیان بکە لەوەی خەڵکی تر بناسن، معجب بوونە خەڵکی ترەوە، خۆشەویستیان هەبێ بۆ خەڵکی تر. ئەمە گێلێتیە تۆ منعی دۆستانت بکەیت، تەلەبەت سن، ماڵ و مناڵتن، مەسەلەن دۆستتن، براتن، یعنی زۆر ئاساییە تۆیانیش خۆش بێ و خەڵکی تریشیان خۆش بێ. خۆشویستنی ئەوان بۆ خەڵکی تر ئەگەر بەڕاستی تۆیان خۆش بێ ویان پێ ناکە وازە تۆ بێرن پێچوانەوە. بۆیە سیرم تێ خەڵکانێک بەڕاستی جادی وایە تەلەبەیەکی خۆیانیان زۆر خۆشە بێ منعەکەن لەوەی کە کەسی تر بناسن، منعەکەن لەوەی کە تێکەڵی کەسی تر بکەن، یا بۆ نمونە خۆی نووسەرێکە یان مامۆستایەکە حەز ناکە کتێبی غەیری خۆی بخوێنرێتەوە، یان حەزەکەن یعنی معجب نەبن بە هیچ کەسێکەوە، حتا ما قەدەغیانەکەن لە گوێگرتن لە بابەتی خەڵکی تر. یعنی بەڕاستی ئەمە غەباءە، ئەمە نەفامیە، ئەمە جەهلە، ئەمە ئەتوانم بڵێم جۆرێک لە یعنی گێلێتیە، یعنی جۆرێک لە گێلێتیە کە تۆ وابی، بەڵکو تۆ ئەگەر وای فێ بکەی ئەو کەسە هێواش هێواش خۆشەویستی بۆ تۆ کزە بێ، خۆشەویستی بۆ تۆ کزە بێ بە پێچەوانەوە. بەڵام ئەگەر ئەو کەسە تۆ سقت بە خۆت هەیە، متمانەت بە خۆت هەیە، خۆشویستنەکەی بینی تۆ ئەو خۆشویستنێکی ڕاستەقینەیە زۆر ئاساییە با خەڵکی تر بناسێ، با معجب بێتە خەڵکی ترەوە، با بابەتی خەڵکی تر بخوێنێتەوە. مادام ئەو خۆشویستنی تۆ چۆتە ناو دڵێەوە، خۆشەویستی تۆ چۆتە ناو دڵێەوە لە ناخی دڵایەتی تاو دەرناچێ بە ئاسانی، دەرناچێ با خەڵکی تریش بناسێ.